حەزم لێ لەو فرسەتەش کە لە خزمەت مامۆستایانی بەڕێز و برایان لە ئیدارە ئەگەر زۆر بە کورتی و بە گوشتراویش بیتن کەمێک باسی ئەو بابەتە بکەم کەەوە مەوضوع الساعەیە، ئەو بابەتەی کە بریتە لە بێڕێزیکردن بەرامبەر بە پێغەمبەرمان صلی الله عليه وسلم. دیارە ئەو بابەتە علاقەی بە هەموو ئیماندارێک هەیە، علاقەی بە هەموو مسلمانێک هەیە. هەر کەسێک نوری ئیمان لە دڵی دابی بە تەئکید زۆر زۆری پێخۆشترە بکوژرێ، بەڵام کەلیمەیەکی خراپ بەرامبەر بە پێغەمبەرەکە نەگوترێ صلی الله عليه وسلم. متأکیدم هەموو ئیماندارێک وەکو خوبەیب خوای لێ ڕازی بە خوبەیبی کوڕی عەدی کاتێکەوە لەسەر ئەوەی بوو بیکوژن ئەو جادەی فەرموو وەڵڵاهی پێم خۆش نییە پێغەمبەر صلی الله عليه وسلم لەناو ماڵ و منداڵی خۆی دڕکێک لێ پێی ڕابچی با من هەبوو کوژرێم. ئیتر قەزیەکی گەورەیە بەڕاستی، بەڵام لەگەڵ ئەوەش ئەگەر تەماشای تاریخ بکەین یەکەم جار نییە ئەو شتە دەکرێ لە تاریخی بەشەریەت ئەوەندەی کوفر و ئیمان مەوجود بووبی ئەو شتە هەر کرایە بە شاهێدی قورئانی پیرۆز وەکو لە سورة الأنعام لسورة الأنبياء نفس دوباره وتوكد فرمي ولقد استهزئ برسل من قبلك فحاق بالذين سخروا منهم ما كانوا به يستهزئون فحاق بالذين سخروا منهم ما كانوا به يستهزئون. لسورة الرعد تفرمي ولقد استهزئ برسل من قبلك فأمليت للذين كفروا ثم أخذتهم فكيف كان عقاب. يترى السنة شي زارية أهل كفر هەر لەوان دەوەشێتەوە ئەو کارە ناشایستە بکەن کرایە و دەکرێ و هەتا ڕۆژ قیامەتێش یەک کافر لەسەر ڕووی دنیا مابیتن دەکرێ. بێڕێزیکردن بەرامبەر پێغەمبەر صلی الله علیه وسلم نەواقیضی ئیمانە، ئیمانی پێ هەڵدەوەشێتەوە، پێ کافر دەبی. ئیتر چ جای کافرێک ئەنجامی بدا. یان تەماشا دەکەی سنەتی خوای گەورە وایە ئەگەر حکمی شەرعیش جێبەجێ نەکرێ ئەوە بە تەئکید زۆربەی جارەکان تەماشای تاریخ بکە ئەوانەی کە ئیستیزان بە پێغەمبەران کردیە عەلەیهیم الصەلاة وەسەلام ئیلا خوای گەورە حکمی قەدەری خۆی لەسەریان جێبەجێ کردیە. فحاق بالذين سخروا منهم ما كانوا به يستهزئون. جاری واشەیە وەکو لە سوورەتی الرعد فەرمووی فأمليت للذين كفروا ئیملایان دەکا واتە مودەتیان دەداتێ پاشانش ئیلا دەبی عەزابی خوای گەورە بێتە سەریان. قەزەیەکی بەسیط نییە خوای گەورە لێی خۆش بی سبحانه وتعالى. لێ تەماشا دەکەی ئەوە وەکو گوتمان سونەتێکی زاریە و بەڕاستیش بەخێر کۆتایی پێدە بە ئیزنی خوای گەورە. بەڵێ خودی شتەکەی شەڕێکی گەورەیە بەڵام وەکو لە حادیثەی ئیفک خوای گەورە دەفەرمێ لا تحسبوا شرا لكم بل هو خير لكم. بە ئیزنی خوای گەورە بە مەصلحەتی ئیسلام مسلمانان تەوا دەبێ. ئەوە هەمومان یەقینمان وایە بە هەر شتێک بەرامبەر پێغەمبەر بکرێ صلی الله عليه وسلم ئەوە لای خوا سبحانه وتعالى مەکانەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم دیار وەلای مسلمانانیش وەلا عالەمی سەر ڕووی دنیاش والله مەقامی بەرزتر دەبی، والله مەقامی بەرزتر دەبی، والله لایەنگرانی زیاتر دەبی، پشتیوانانی زیاتر دەبی. وەلەو زوڕفەی خۆشمان تەماشاکەن بەڕاستی وەکو بێدارکردنەوەکە لە بە مسلمانان، بەڕاستی بە خەبەر هینانەوەیە. والله مسلمان هەیە زۆر بێ ئاگایە، مسلمان هەیە زۆر سەرپێچی کارە، زۆر گوناحبارە. لێرەدا غیرەتی جوولەیە تەماشا دەکەی سبحان الله هاتیە ئەوەی لە توانایدا هەیە، ئەوەی لە توانایدا هەیە لە دیفاعکردن لە بەرامبەر پێغەمبەر صلی الله علیه وسلم کردیتی و دەیکا و قسەش دەکا. واتە بە ئیزنی خوای گەورە ئەوە بە خێری مسلمانان تەواو دەبی و بە تەئکید ئین شاء الله تعالی بە زەرەری ئەوانیش تەواو دەبی. و تاریخی شاهێدە ئەوەی بێڕێزی بەرامبەر پێغەمبەر کردبی صلی الله عليه وسلم ئیلا خوای گەورە شکستی پێهینایە. ئین شاء الله و نیشانەی ئەوەیە کەوا غەربی عەلمانی مجرم إن شاء الله نهايتي نزيق بويتوا. وهالويستي أمش بكورتي يعني تسبكين باشامة أو وكو موسى عليه الصلاة والسلام بيويستا كنصيحتي بني إسرائيل لك لدجي هرشكاني فرعون ود صلاة فرعون استعينوا بالله واصبروا. براستي داوا يار ما تكردن لا الله تعالى توكل سرخوا صبر قرتن. استعينوا بالله واصبروا إن الأرض لله يورثها من يشاء من عباده والعاقبة للمتقين. كاتب راستي صبر وهروها التوكل سرخوا سبحانه وتعالى وبيقين وش نهاية كمان لي ديارة بلام أما ديبينين يانا
لويدا أما ديبين فإما نرينك بعض الذي نعدهم أو نتوفينك يان ديبينين أنا موفات دكين ولا باشي مزيبة زي دبيتن إتر أوش لا إخوائي قولك وتايبي هاتي سبحانه وتعالى وهروها لخالش ديكاش كوازور قرنقا وكو قلت ما برامر بيغمبران عليه الصلاة والسلام كاركريا برام أوان سيان كردية تماشا ذكي نموذج لو أنا وكو نوح عليه الصلاة والسلام وكو خواهي يقول لصورة يهود وصف ذكاء ويصنع الفلك كاتك وخريج دروس كردني كاشتيكاوي بفرمان خواهي قولا كلما مر عليه ملأ من قومه سخروا منه هركو ملأ لك بباوران لقومك كبلاي دادا رويشتن سخروا منه بلام نوح عليه الصلاة والسلام بسخرية واستهزاء وانوازي لكاركي خوينا نخر ويصنع الفلك بصيغة فعل مضارع بردوان بوني قال كما تسخرون منا فإنا نسخر منكم كما تسخرون فسوف تعلمون من يأتيه عذاب يخزي ويحل عليه عذاب مقيم يتلوى كما بس تبرزان باشترين رد بردوان بون لخزمتي إسلام دا دەستگرتن بە سنەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم وەکو لەو حەدیثی کە پێغەمبەر صلی الله عليه وسلم باس لە غوڕەبا دەکا کە ئەو ئیسلامە بە غەریبی هاتیە و وسيعود غەریبا كما بدا ئیتر بە چەندین ڕیوایەت هاتیە چێنە ئەو غەریبانە یا رسول الله فطوبى للغرباء لروايات الذين يصلحون ما أفسده الناس أوان فسادي پێ دەکەن ئەوان ئەو غەریبانە دێن ئیصلاح دەکەن چاچی دەکەن یاخود لە ڕوایەتیش کە دەفەرمی هەرچەندی ئەوان كلا نقصاني دان هم يزيدون مقصدي لإيمانيان كوات للتمسك بدين إخوائي قول سبحانه وتعالى يتر براستي وكو عربي جدر الجواب ما ترون لا ما تسمعون زور مهمة بعملي ولامي بدريته وكوا فعلا بو قيزوناني كدي كان والله خوشويستي بيغمبر صلى الله عليه وسلم بالتأكيد زياتر لەناو دڵ و دەرووندا جێگیر دەبی زیاتر و زیاتر تەمەسوک پێ دەکەین ئیتر ئەوە جوابی عملیە بەردەوامبوون لە کارەکانمان و لە خزمەتی قورئانی پیرۆز لە خزمەتی سنەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم فعلا وا بکەین کەوا شوێن کەوتووەکی ڕاستەقینەی پێغەمبەر بین صلی الله عليه وسلم خوای گەورە سبحانه وتعالى ماکرۆن و ئەمثالی ماکرۆن پشتیوانانی ماکرۆن ئەوانەی وەلایان لەبۆ دەردەبڕن أواني دليان بيخوشا يا ربي خوا أرنا فيهم يوما أسودا اللهم أرنا فيهم عجائب قدرتك آمين آمين والحمد لله رب العالمين